لە چوارەمین کۆڕبەندی پەروەردەیی کوردستان مامۆستا سەلام حەسۆ بەڕێوەبەری گشتی پەروەردەی زاخۆ میوانم بوو. مامۆستا زۆر بەخێربێن. سپاس. مامۆستا گیان تەوەرەکانی چوارەمین کۆڕبەندی پەروەردەیی کوردستان زۆرن، زۆریش بوون. کام تەوەرە زیاتر سەرنجی بەڕێسانی ڕاکێشا؟ دەستپێکی بناوێ ڕێبەریا گشتیا پەروەردەیەدا لەسەر بەخۆی زاخۆ دەستخۆشیە وەزارەتا پەروەردەیەکین سەر چوارەم کوربەندێک و پەروەردەی هاتی ئەنجامدان. هەلبەت ماوە گوشاندێ ڕێبەریا گشتیا پەروەردە زاخۆ بەشداری دەوی کوربەندیدا کردیا و چەندین تەوەر بخوا بەگرتینە تەوەری هەرە سەرەکی یەک و سرنجا من ڕاکێشایی متمانە بەخشین و خوێندنا پیشەی بینە. متمانە بەخشین و خوێندنی پیشەی. چی لەگەڵ خۆت دەبیتەوە بۆ دەڤەری زاخۆ؟ هەلبەتە جێداخی ئەمە سنوورێکدا لەسەر بەخۆی زاخۆ وەکو PTV ئەشێن بێژم پەیمانگە و قوتابخانێن پیشەیی نتونێمە ئامادەیەکە پیشەی هەیە ئەو ji بەشێ کۆمپیوتەرێ بخواڤەگرتن و پەیمانگەکە ئەهلیایی. هەلبەت بوو vê قویناغێ دیتنا من وەکو حکوومەتە هەرێما کوردستانی زۆر فەرهەم گرنگیە خوێندنا پیشەیی بدن چونکە خوێندنا پیشەیی و قوتابی فێری پێشەیەکێ بکردم دیتنا من ئەڤروکە باشترە شندێ قوتابی زانکۆی خلاص بکردن و سوبەل دەلیڤا هەندێک بگەرتن و حکوومەت دەلیڤا کاری بۆ ببینێتن. ئەی پەیمانگەیت پیشەیی هەمان هەر بەسا ئامادەیەن پێشەی دیتنا من ئەگەر هات و گرنگی پێ بدەدان قوتابی پشتی تەواوکردنا ئاوێ کار ئامادەیە یان پەیمانگە دێشتن دەلیڤا کاری بدەست بخەتن و بشتن ژیانە خە بڕێ بدن. زۆر سپاس. بیر لەوە دەکەیتەوە کە گەڕێیتەوە بۆ دەڤەری زاخۆیە دەلال پەیمانگەیەکی پیشەیی هەوڵدەی کار لەسەر بکەیتەوە؟ مەلگەل ئیدارە سەربەخۆی زاخۆ گرنگی پندێدایەک و ئایندەدا هەوڵ بدین تایبەت دوو هەرچەندە زاخۆ نوکە یابی باجەرێکی گەشتیاری ئەگەر بکرێتن ئەم بتوانین پەیمانگەیەکی گەشت و گوزاری زاخۆ شیان هەبن و هاریکار بندگەلمەدا دێ هەوڵدین پەیمانگەکە گەشت و گوزاری وەروسا هونەرێ جوان چکۆ زۆربەیە خەڵکێن زاخۆ هونەردوستن و حەش هونەرێت بێگومان زۆربەی زاخۆ هونەردۆستن و پەیمانگەی هونەرە زبانەکان وە بزانم هەمانە بەس ئەهلیە کە بکرێتن بتوانین حکوومەت هاوکارمان بیتن ئەو هەردوو بەشە بکەین. هەم هونەرە جوانەکان و بەشی گەشت و گوزاریش لە زاخۆ بکەین. بێگومانەوە دوو بابەتە زۆر گرنگە بۆ دەڤەری زاخۆ دەلال چکە شوێنێکی گەشتیاریە. مامۆستا سەلام سەبارەت بە ڕاهێنانی مامۆستایان ئێستا لە کاتی قسەکردن بە بیرماتەوە ئایا تا چەند ڕاهێنانی مامۆستایان گەیشتووە بە دەڤەری زاخۆکە بە شوێنێکی دوور لە هەولێر؟ وەڵی بەشی ڕاهێنانمان هەیە بەڕاستی ئەڵێم هەنی مامۆستایانمان زۆر سوودیان لێ وەرگرتووە ئەو بەشی ڕاهێنان ینی مامۆستایان ئاسی مامۆستایان بەرز کردووە. وایە زۆر سپاس مامۆستا سەلام بۆ ئامادەبوونت. مەمنونم. سپاس. دەستان خۆش بێت. هەموو ساڵێک بەشداری ئەو کۆربەندانە بکرێت و سوودی گشتی بە هەموو سێکتەرەکانی تر بگەێنێ نەک تەنیا سێکتەری پەروەردە. ئینشاڵڵا مەمنونم باو دیدارە. سپاسی ئامادەبوونت. تەواو. تا کاک.